یاریکە لەگەر سنووری دراوسێمان بوو بەڕاستی یانەی ڕوانندە یانەیەکی بەهێزە ئەو ساڵە و چەند یاریزانی هیناوە و بۆ بەهێزکردنی تیپەکان بەڵام ئێمەش هەر وەکوان ڕاینەرێکی بەتوانا و یاریزانی بەتوانا و یاریزانی خۆبەخشیشمان هەبووە و دەستخۆشی لە گشتیان دەکەین بەڕاستی ئەو ڕۆیاریەکی یەکجار نمونەیان پێشکەش کرد یاریەکە لە ئاستی پلە دووەکان دەرچوو بوو بۆ پلە یەک و پلە ممتاز ئەو یاریە بەڕاستی یاریەکی یەکجار جیاواز بوو. ئەمڕۆ لە خولی پلەدووەکانی کوردستان ڕوبەڕووی یانەی سنوور بوونەوە لە ئەنجامی کۆتا یاریەکە یەک بە هیچ بە کۆتات لە بەرژەوەندی یانەی سنوور پیرۆزبایان لێکم تا ڕادەی لە گەمەکە ڕازی بوون تا عەدێک باش بوو بەڵام لە دەقیقەکانی ئاخیری بە خۆتان لێرە بوون نابژوان پەنەرتیەکی 100% نەگرت بۆیەوە ئاژا و کێشە دروست بوو لە ناو یاریگاوە ئەلحەمدولایە ئێستا ئاژا کۆتای پێهاتووە هەر هیچ کێشەیەک ڕوو نەداوە و دووبارە بەخێر بێن سەرچاو.